سڵاوی کامەران حاجی عومەر و تیمی باسی ڕۆژتان لێبێت. پاشەوەی حکوومەتی عێراق بڕیاری قەدەغەی هاتوچۆی لە کاتژمێر 8 تاوەکو 5 بەیانیدا نیگەرانیەک یاخود قەلەقیەک لە ناو خەڵکی کوردستان دروست بووە. ئاخۆ ئایا لە نێو هەرێمی کوردستانیش هەمان بڕیار جێبەجێ دەکرێت؟ ئەو بڕیاری ینی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە دەگوترێت ڤایرۆسی کۆرۆنا خۆی گوڕیوە و زۆر بە خێرایی دەگوازرێتەوە، کاریگەری لەسەر هەرێمی کوردستان چۆن دەبێت؟ وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان سەبارەت بە ڤایرۆسی کۆرۆنا کەرەنتینە ڕادەگەینێت یان نا؟ دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە بە بەردەوامی یان دادەخرێت؟ ڤاکسینی کۆرۆنا کەی دەگاتە کوردستان و کەی لە هاوڵاتیان دەدرێ و وەری دەگرن؟ لەگەڵمان بن ڕای هاوڵاتیان نەخۆشخانەی ئیماراتی تایبەت بە کۆرۆنا بەسەر دەکەینەوە، لەگەڵ بەرپرسانی وەزارەتی تەندروستی دەدوێین و وەڵامی ئەوەتان دەدەینەوە کە کەرەنتینە دەکرێت یاخود نە. ماندوو نەبی سەلامەت دوو ڕۆژە سێ ڕۆژە لە بەغدا باسی کەرەنتینەیە و شەوان قەدەغەیات چۆیە بێتاقەتی کردی ترسلەوەی هەیە لە کوردستانیش؟ زۆر بێتاقەتی کردینە، یعنی ئەوە شتێکی هەڵەیە و کەرەنتینەیە کە دەڵێن دەکرێت نەجاحەت ناینێ بە کەرەنتینە داخستنی دوکانەکان، چکە ئێمەش معیشەتمانە سەر دوکانێک لەسەر ئەو ئیشکارەیە هەم شاگردەکانیش ئیدی ناکرێتن باش نییە، پێمان باش نییە و کەرەنتینە باشە بەس ئێستا تۆ لە حکوومەتی عێراق لە کوردستان بپرسی دەڵێ کاکە ئەو ڤایرۆسە خەتەرە زۆر بڵاو دەبتەوە زوو بڵاو دەبتەوە. ڕاستە ئێستا بەغدا دەڵێ ئێمە کەرەنتینە دەکەین، هەرێمیش هێشتا بڕیارەکەی بە تەواوی نەدایە، ئیدی ئایا نازانم چ دەرێتن تۆ لەگەڵ کەرەنتینە من لەگەڵ کەرەنتینە نیمە لەگەڵ داخستنی قوتابخانەکانی زۆر لەگەڵ ویژ نیمە، یعنی دەڵێ هەر با ژیان ئاسایی بی بەس خۆمان بەدەمان بڵێ ژیان ئاسایی بیتن خەڵک دەبی دەمامچی ببەستی شتێکی زۆر باشە خۆی باشتر دەبێت. ڕاستە من نەمبەستایە لەو حاڵەتی، بەڵام کە ببەستی شتێکی زۆر زۆر باشە. ڕێژەی توشبوونەکەش کەم بووە، ڕێژەی توشبوونەکەش کەم بووە، لەوانەیە خەتی بەغدای عێراق کە ئەوان زیاتر هاتوچۆیان ئەوەترە لە فەحس و شتیوا کە تەندروستی ئەوها زۆرتون نییە. سەبارەت بە کەرەنتین قەلەقت دەکا قوتابخانە دابخرێ زانکۆ دابخرێ ئیتر دواتر بڵێن کاکە قەدەغەی هاتوچۆش ڕابگەیندرێت؟ بە خودای ئینسان بەخۆی خۆ پارێزی زۆر شتێکی باشە، ئەمە لەگەڵەوەش نینە قوتابخانە دابخرێ بازار ڕاوەستی بە هیچ نەوعی لەگەڵ دەکات ژیان ڕاوەدەستی لەو حالەتە، یانی زیانەکەی زیاترە لە قازانجی ڕاست دەکەی. باشە بەس تۆ لە کۆرۆنا ناترسی بڵاو کەس نییە لە کۆرۆنا نەترسێ، کەس نییە لە بەس خۆپارێزی چی بکەین بۆ خۆپارێزی ئینسان هەموو تاکەچی کورد دەبی خۆ پارێزی دەمام کێک باز بەس ئێستا من حالیان ئەمە نان دەخۆم ناتام خۆم پارێز بە دەمام کەوت ناکرێ، یعنی دەتەوێت ژیان بەردەوام بی. باشە ئێوە کرێکارن ئیشدەکان هەرێکە ینی ئەوەی ڕێنمایی تەندروستیتان جێبەجێ کردووە، جێبەجێ کردووە. سەبارەت بە کەرەنتینە چی دەڵێن؟ وەڵای لەگەدانی نەکەرەتین بکەیت لەگەڵدانی بێ ئیش دەبین بێکار دەبین. 4 مانگ کەرەتین کردم دینارم نەبوو لە ماری بخۆم، 4 مانگ ژەڕێکەوە مانگە کەرەتین دەست پێ کرد، پارەت نەبوو هیچمان نەبوو لە ماری. ئێستا ڕێمایەکان ژوا دەپارێزین دەمامچی دەبەستی 50 کرایش دەبەرەکەی لەسەر بڕیارەدانی مەکە دابخرێن. تۆ دەڵێ چی؟ بەڵێ ئەمیش لە گەریومە کەرەتین نەکرێت کاکە ئێمە کرێکار فەقیر و فەقارات زۆرە، کاسبکار زۆرە، ئەمە نامانەوێت ئیشەکانمان ئەوە بکرێت دوا بخرێ بەڕاستی ئەمە دەمانەوێت بکرێتەوە ڕێمایەکان جێبەجێ دەکەین و خۆمان دەپارێزین. ئەوڕۆ کەس نییە قەدەغەکردنی هاتوچۆ لەگەڵی دانی تۆ نەخێت دەمانێت هاتوچۆ هەبی بەس ڕێنمایەکان جێبەجێ بکەین. نمونەی سێ جۆر لە کاسبکارانی هەولێرم وەرگرتووە کە یەکێکیان خاوەن کۆمپانیا، یەکە خاوەن هۆتێلە، یەکێکیان بازرگانە، یەکیشە لێرە کار دەکات. من ئەوەی کە دەمەوێت بیخەمە ڕوو یعنی سەرنجی ئەوانە لەسەر کەرەنتینە، ینی زۆر جار ئەوان دەڵێن کاکە هەر جارێک کە ڕێژەی توش بوون بە ڤایرۆسی کۆرۆنا بەرز دەبێتەوە دەنگۆی ئەوە بڵاو دەکرێتەوە کەرەنتینە دەست پێ دەکات. دەڵێ هێشتا بڕیاری کەرەنتینە نەدراوە، بازارەکە تەسیر دەکات بەس بە قسەی کەرەنتینە، نازانن گەشتیار ڕێگا بدەن گەشتیار بێ
یان نا با لە سەرەرەکانی ئەوانەوە دەست پێ بکەم لە بڕیاری کەرەنتینە لە ماوەی ڕابردوو درا چیتان قازانج کرد و چیتان سەر بۆ خۆت قازانچەک تێدا نەبوو هەمووی زەرەر بوو لە بۆمە نەک بەس لە بۆمە گشت و زاری کاملا وەکو فندەقا وەکو مەتعەمە بەعامە بەڵام هەر کەس و داوای شتی کردووە با کۆمەڵێک پارە و ناتانێ بێنێ ڕایگرتووە بەر کرێنتیا تێدەگەی لە من بەڵام ئیشەکە هەموو بێکجار ڕاوەستاوە ئەوەی بەغدا تەسیری لێ ئێوە کرد ئەی چۆن کە ڕێگایەکە دادەخرێتەوە ئی مووسڵە و بەغدا و خۆ هەولێر بەس ئیشکاتن هەتا لەسەر ئێوە نەبێت ئیش ناکاتن بەڕاستێ لۆی نەپارە ماوە نەشتێک ماوە هەر کەسەکە ئێسا کە یەک بە خۆم خاوەنی شەریکە 15 شواگرم هەیە لە کاتی کەرەنتی هەفتەش مانگە ڕاوسانە بێ پارەنە بێ معاشم بێشتە لەگەڵ کەرەنتینی تۆ ئەی چۆن باشە ئێوە خاوەن هۆتێلن زۆر جار پەیوەندیتان دەکرد دەتانگوت کاکە ئێمە بێکارین هەتا کەی بێکار بین ئێستا کە باسی لێوە دەکرێت عاجزت دەکا مەسەلەی کەرەنتینە وا بکە گەشتیار نێتە کوردستان تەسیری هەیە چکە ئەمە پێش کە کەرەنتینە بوو زۆر بێ ئیش بوون ئێستا کە دووبارە بکرێتەوە دیسان تەسیرمان لێ دەکاتەوە دوای لە هەموو سنفەکان دەکاتن لە فندق لە تەکسیرا دەست پێ بکە هەتا دەگەێت مەتعام و مۆلەکان و فندقەکان تەسیری هەمیان دەکات بەڵام وەزیری تەندروستی بەرپرسانی تەندروستی دەڵێت کاکەوە بۆ سەلامەتی تۆیە گیانت بپارێت ئەمەش لەگە سەلامەتی داینە بەرامبار ڕێنمایەکانتون تر بکەن وە بکەن غەرامەی بکەن خەرک کەمامی بەستیتن ئەمەش لەگەر سەلامەتی یعنی مەبەست لەوەی ڕسق نەبڕێت لەگە ڕسق بڕینی تەنیا دەمامک ببەست با تونتر بکەن ڕێنمایەکان تونتر بکەن بەس نەک گەرنتینە بکەن و خەرک بێ ئیش بیت باشە مەسەلەی هاتوچۆی بازرگانی تۆ بازرگانی کەسابەتی دەکەی کومبار دەینی کومبار دەفرۆشی کەرەنتینە تەسیر لە تۆش دەکات تەسیر لە هەموو شتێکی دەکات ئێستا بەخۆی وەزعەکە بەخۆی بیشە ناجێگیرە وەزعەکە کە ئێستا ئەو وەزعەت دێ و دەچی کەرەنتینە دیسانە دەرێن کەرەنتینە دەکرێت کەرەنتینە بێتاقەتی کردی زۆر بەس خەڵکی هەم بێتاقەت کردیە دیسان خەڵک لە زۆرێکەنەوە یعنی وەچ ئێستا تەمەشای سویدکە لەوەتی هەیە کەرەنتینەی نەکردە خۆپارێزیەکەی دەکا هاتا ئێستا بەس خۆپێرا نمونەی سوید نمونەیەکی سەرکەوتنەوەی سەرکەوتوو ئەوەش بووە تا ئێستا مردن هەر هەیە ئەوە هەرێ خۆت بپارێزە خۆپارێزەکەی لە لایەشدانێ ئەوەکەی ئەوەکە باشە بەڵام بەرپرسانی تەندروستی گیان لە قسەی تۆ بێ دەڵێ بەخۆی ئەم کاکی هاوڵاتیش سەیرە کاکە دەڵێ هاوڵاتی ئێمە پابند نابی بەدەمام کاکە پابند دەبی پابند بەس پابند بوونەکە چێت دویسانە تێ خەڵک لە زۆرێک خەڵک توشکە ئابە دەبی خەڵکەکە بەخۆی ئەوە تو هەلە زۆرێکەی تەسیل لە حکومەتیش دەکا لە داهاتی حکومەتش ئەوە دەکا ئەتو هەبرێ قەپات کە بڕۆ نابی ئەو شتا یعنی ئەم دەرگایەدا بخەنابی چیت کە و دەرگایە خەڵک لە زۆرێکردنەوە جارشکە مستەعیلات بیدەبی لای حکومەت تەسیل لە حکومەتش دەکا نەک هاوڵاتی ئێوە لە چێشخانە کار دەکەن سەبارەت بە دەنگۆی بڵاوبوونەوەی کەرەنتین دەکرێت ناکرێت لەبەر بەغدا کە بڕیاریداوە بە شەوان کەرەنتین بی تەسیری لە کاری ئێوە کردووە بڵێ چۆن ئێستا تەسیری لە کاری ئێمە کردی ئێستا تەمەشاکە ئەوە نیوەڕۆیە نامەدعامی چۆرە هەر باسی کەرەنتین بکرێت تەسیر لە بازار بڵێ تەسیر زۆر زۆری ژە بازار دەکات باشە ئەدی ئەگەر قسە کراو ینی ئیدارەی کوردستانیش وەزارەتی تەندروستی تەمەشای دۆخی کۆڕۆنە دەکا کەرەنتین چارەسەرە بەڕای تۆ باس بکردنی باشە یان خراپە ناوەڵا باش نییە خراپە هەر باز بکرێ بازار سفر دەبێت باش هەر باسکردنی خارێ وڵا ئەمە داوا لە حکومەتی هەرێم دەکەین داوای کەرنتینە نەکە یعنی لەگە کەرەنتین ناوەڵا لەگەدانینە باشە تۆ گوتت من لە چێشخانە کار دەکەم کاکە کەرەنتینە زۆر خراپە من لە بەغدا هاتووم وڵا ئەمن عملەی لێرە ئیش دەکەم لە بەغدا ئەلێ کۆنای هاتم کاسبی بکەم ئەگەر گەرنتیە چێ بارە دەتاتە من ئەمن ئێستا 4 نەفەر ڕسقم ئەلێکوانە بوو 4 نەفەر ئەلێکوانەی دادەنش تەسیر دەکە ئەمە بەهازدا عملەیە لێکوانێ سبە حتى ئێوارە ئیش بکەن دوای ئەگەر گەرنتی بوو لە چێنانی بینم ها کەس دەداتە من ئەمە علاقە بە بەغدای نییە بەغدا گەرنتی دەکەم بەغدا گەرنتی ناکەی گەرنتیان کردیە بێنج ماکە لێکوانە هەمومان لە ماریمان دانیشتە بێ ئیش بوون ببێ ئیش بوو ڕزقمان بڕا برام کەوای تۆ دەتەوێت کەرەنتین نەبی ناوەڵە گەرنتی لە هەمومان خراپە ئەمە با قسەی عملەی هەمومان دەکەن باشە تو پێم بڵێ کەرەنتینە بڕیاری لەسەر بدرێ باشە یان خراپە وڵا خراپەکەیت خراپە بۆ پێت خراپە والله ڕزقی عالم حتا نەبڕیان تۆ لەگەڵ ئەوەنی کەرەنتین بەس ئێستا تێگەیشت نەکەی دەڵێن کاکە خەڵکی لە ژۆرێ نەکەی خەڵک خۆی ناپارێزی لە کۆڕۆنا
تۆ پێ دوایە چارەسەر ئەوە یان دەمامک بەستان باشترە وڵات دەمامکەکە وا بزانام حەلێکی باش ڕسق بڕین غەڵەتە تۆ کەرەنتینە بە ڕسق بڕینی دادەن ئاوا دادەنەوە یعنی لەگەڵی دانی ناوەڵ تۆ دەڵێ چی سەبارەت بەم پرسا ڕای تۆ چی هەمان ڕایە هەمان ڕایە عینی ئەکید حەز ناکەی نەوەڵڵا حەز ناکەین طبعا ئەکید دەمامکەکە بەسێتی یعنی بەڵام دەڵێن کاکە ڤایرۆسە تازەیە زۆر خەڵک توش دەبی و ئەوە دەبی بەڵێ واللهی خۆی ئەکید ڤایرۆس هەر ڤایرۆسە بێ بە دەمامە خۆمان بپارێزین و تەواو هەر ئەوڵ دێ یعنی تۆ دەڵێ هەر کاتێک ئەگەر ڕێژەکەش بەرز بووە بەس دەمامکەکە بەسێتی چارەسەرەکە دەمامکە وەڵا وایە ڕسق بڕین خراپە طبعا ئەکید خراپە دکتۆر ماندوو نەبن سڵاوتان لێبێ ئەمە تەواوی نەخۆشخانەکە ئێستا دەبینین چۆڵە بەشی زۆری ژوورەکە پێم بڵێ ئێستا حاڵی نەخۆشخانەکەتان چۆنە ڕۆشی کۆڕۆنا لە نەخۆشخانەکەتان بە چ شێوەیە پێشچی بەخێر بێن هیوای ساوە سەلامەتی بە هەمولایەکتان دەخوازیین خۆت دەبینی لە ئێستاوەدا نەخۆشخانەکەمان چۆلە ئێمە ژمارەیەکی کەم تەنها 4 نەخۆش لەلامان لە ئێستا لە نەخۆشخانە خوێندراون خۆشبەختانە لە ژوورە تایبەتەکانمان دەلاینە بە لەوەی کامیرە نیە نەخۆشەکان ببینین 4 نەخۆشێ بەڵام لە ژوورە تایبەتەکان بەڵێ ڕەوشی کۆڕۆنا ئێستا لە نەخۆشخانەکەمان ئەو بۆ ماوەی زیاتر لە مانگ و نیوەیەکە بەم بەردەوامی بەو شێوەیە کە بەو شێوەیە نەخۆشخانەکە چۆلە دەتوانم برێم ڕۆژانە ژمارەیە کێ لە نەخۆش 2-3 لەم ژمارە تێپەڕ نابی و پێش تقریبان ئەو هەفتەی ڕۆیشت دەبووە دە نەخۆش هەبوو ڕۆژانەدا کەمتر لەوەی 11دا یعنی هەموو نەخۆشەکان سەرجەم نەخۆشەکان دەرێم لە ئێستادا وەکو گوتم ڕەوشەکەمان باشە بەڵێ هیوادارین هەروە ببینێ باشە پێم بڵێ لەگەڵ کردنەوەی قوتابخانە و زانکۆکە ئەوەی من ئاگدار بم قوتابخانە و زانکۆکان بۆ ماوەی 2 هەفتەیە کرایتەوە خۆی لەسەر نەخۆشی گوازراوەکانیش ئەگە بۆ ماوەی 2 هەفتە نەخۆش زیاد بوو ڕێژەی زیاد بکەواتە تەسیری هەیە بەڵام خۆشبەختانە تا ئێستا هیچ تەسیرێک نابینین و نازانین لە داهاتووشدا چۆن دەبێت دوێنێ 50 حالەتی توشبوو لە هەولێر بوو هەر لە هەولێر بە نمونە دێنەوە لەسەر ئاستی کوردستان 30 بوو چاوەڕێ دەکەن داکا کامەران ئێمە ڕاستێک بۆ خەڵک خۆمان برێن لەوانەیە ئەو پەنجایی دوونێ لەوانەیە خەڵکانێکی ژمارەیە خەڵک چۆنە فەحسیان کردێت نرجەکە دەرچووە ئەمەی کە 30 بووە ژمارەکە لەوانەیە 50 بووە بەڵام خەڵکانێکەیە نیشانە و هەڵگری ڤایرۆسەکەیە بەڵام ناسی فەحسەکە بکە لە ماڵەوە دەستی سەردامکە ئەوش کە ئێستا ئاگادارین لە نۆرینگەی پزیشکانی بابرێن ئەوانەی کە چارەسەری کۆڕۆنا دەکەن دیارە لەو ماوەیەدا ژمارەی نەخۆش تۆزە زیادی کردووە لەوەیە کە لەوانەیە خەڵکانێک لە ماڵەوە عیلاج وەردەگرن زیاتر احتیمال لەسەر نەخۆشخانە نەخێر ئەوانەی کە ئێستا دێنە نەخۆشخانە زۆربیان باری تەندروستیان لە ماڵەوە دیارە زۆر خراپ بووە بۆیە دێنە نەخۆشخانە ئەوەیە مەسەلەکە باشە پێشتر قسە زۆر لەسەر ئەوە دەکرا ڤایرۆسی نوێ بڵاو بۆتەوە وەزارەتی تەندروستی عێراق بە ئاشکرا باسی لەوە کرد کە ڤایرۆسی نوێ بڵاو بۆتەوە لە تورکیا لە ئێران لە زۆربەی شوێن کە زۆر جار بە حساسیت ئەم ڤایرۆسە وەردەگیرێت چونکە دەڵێن ئەم ڤایرۆسە ئەم جارە کە گەڕاوەتەوە خۆی گۆڕیوە بەهێزترە هەندێک جار باز دەوە دەکرێت تەمەنەکانیش تەسیر دەکات فەرق دەکات دکتۆر من دەمەوێت بپرسم ئەوەندەی تۆ لەگەڵ نەخۆشی کۆڕۆنا یان توشبوانی کۆڕۆنا دەژیت ڤایرۆسی تازەکەی کۆڕۆنا لە کوردستان گەیشتووە سەری هەڵداوە یاخودنا ئەوەی کە بە لایەنی فەرمی و ڕسمی بی هەتا ئێستا هیچ بڵاوکراوەیەک نییە بەڵام وەکو ینی معلومات تێبینی شخصی خۆم من تاکیدم دڵنیان لە هەولێر هەیە خۆت یعنی ئەمە شتێکی ڕاضیاتیە هەولێر یان هەرێمی کوردستان لەوانەیە هەولێر و هەرێمی کوردستان ئێمە ناتوانم تهدید کەم تەنها لە هەولێر بەس خۆت دەزانێت ئێمە گەل لە بەغدا هەبی ئێمە ڕۆژانە سەتان خەڵک دەستە بەغدا و دەگەڕێتەوە گەشتارێکی زۆر لە خواروی عێراق بێ تورکیا هەروە ئیران هەروە ئەگەر لەم شوێنانە بێ تاکید لە لای ئێمەش دەبی ئەوە تاکید بەڵام هەتا ئێستا خۆشبەختانە دیارە بەو شێوە نەبوو ڕێژەکە کە بتواندرێ ینی خەڵکانێکی زۆر توشبی تا بتوانین بزانین فعلەن ئەو ڤایرۆسە هەیە ئەمەش وەزارەتی تەندروستی لەوەی دەبی
بڕیار بدە ئایا بە فەرمی ئەو ڤایرۆسە گەیشتیان ناچووە کیتەکانی فەرق دەکات لە فەحسی لە ڤایرۆسی پێشتر لە گەیستا. باشە تۆ پێم بڵێ سەبارەت بە کەرەنتینە هەوڵاتێکی زۆر تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ کەرەنتینە دەکرێت یا خودنا لەم دۆخە پێویستیمان لە ئێستادا ئەمە پێویستمان بە کەرەنتین نییە بەیانی نازانین چ ڕوودەدا بەڵام لە ئێستادا بەڵام ئەگەر بەیانی خوا نەخواستە ژمارەکان ڕێژەکە زۆر زیاتر بوو کە نەخۆشخانەی من و ئەو نەخۆشخانەی کە ئێستا داینە هیچ نەخۆش نییە کە پڕ بوو نەخۆشخانەی تریش پێویست بوو لەوانەیە نەخۆشخانەی تریش پێویست بوو تاکەی دەبە حکومت لەو کاتەدا دەبی ڕێکاری لەوانەیە کەرەنتین و ڕێکاریت کە بگرێتە بەر نەک ئەوە ئێستا کەوای دکتۆر شاخەوان بەڕێوەبەری ئەم نەخۆشخانەیە وەکو دەبینێت تەواوی ئەم نەخۆشخانەیە ژوورەکانی کە ڕۆژێک لە ڕۆژاندا ینی زیاتر لە 90 نەخۆش لەم نەخۆشخانەیە دەبیندرا تاوەکو ئێستا 1300 نەخۆشتان چارەسەر کردووە 167 نەخۆش بە ڤایرۆسی کۆڕۆنا لەم نەخۆشخانەیە کۆچی دوایی کردو و گیانیە دەستداوە ئەو دەڵێن بۆ دۆخی ئێستا ئەوەی کە باسی کەرەنتینە دەکرێت ئەو تێبینی خۆیتی پێشبینی خۆتی دەڵێ پێویست نیە چونکە ئەوە دەبینن نەخۆشخانەکان ئێستا نەخۆشخانەکان ژوورەکانی بەتاڵە بەڵام بۆ داهاتوو چ ڕوو دەدات چۆن دەبێت ئەو ڤایرۆسە تازەیە کاریگەری چی دەبێت لەسەر خەڵکی کوردستان ینی بە شێوەیەکی گشتی نازاندرێت بۆیە ئەوەی کە زەڕۆرە بزاندرێت کەرەنتینە بۆ ئێستا پێویست لە ئێستادا پێویست نیە و هیواداریشن لە داهاتوش پێویستمان پێنەبی بەوەش بەس یەک شت هەیە دەبی خەڵکانی ئاگاداری وەربن تکایە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی دەمامک زۆر پێویستە و ئەگەر بمانەوێت نەخۆشخانەکانمان هەروە بە تاڵیبی بتۆ دیسانەوە بابرێن مەئساتی کە تووشمان لەبی خەڵکانی تر لە دەست نەدەین پێویستە پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بین چونکە ڤایرۆسی کۆڕۆنا ماوە و دەژمینێ. ئێوە قوتابینە؟ بەڵێ. ئیبتیدایی؟ ثانەوی. ثانەوینە. باشە پێم بڵێ لە کەیکەوە دەستان بە خوێندن کردی؟ وەڵام مامۆستا هەموو ڕۆژ دەرسێک سێ دەرسیان دوو دەرس دەبین. هەفتەی؟ دوو ڕۆژ؟ دوو ڕۆژیان سێ ڕۆژ. هەفتەی چەند ڕۆژ؟ سێ ڕۆژە. سێ ڕۆژ دەچن. هەر ڕۆژێک چەند دەرس دەخوێن؟ هەندێک جار سێ هەندێک جار یەک ئەوڕۆ چەندتان؟ هاوڕۆ یەک دەرس. یەک دەرس؟ یەک دەرس. پێرێکی چەر دەستمان خوێن. پێرە چار دەرس ئەمڕۆ بۆ ئەوڕۆ یەک دەرستان؟ معلمەکە ناتن دوو دەوامیان هەیە. باشە پێ بڵێ پشکنینتان بۆ دەکەن دەمامەک ناچاریە ببەستن؟ دەمامەک بە ناچاری دەبەستن؟ چۆن؟ دەرما ببەستنەکە نەبەسن دەرین هەڕنەوە. هەڕۆنەوە. بڕۆنە ماڵێ. باشە پێم بڵێ مامۆستاکانیش دەمامک دەبەستن؟ کەستان نەخۆشەیە لەناو؟ نیتمان نەخۆشی لەسەر مەکتەبێ. نییە؟ نییە هیچ. هیچ نەخۆش نییە. هەمووتان تەندروستان باشە. لە یەک ڕەحلە چەند کەس دادێن؟ دوو نەفەر. دوو نەفەر یەک ڕەحلە. باشە هەندێک کەس دەڵێ کەرەنتین حەز دەکەن کەرەنتین هەبیان قوتابخانە هەبی وڵا دەبێ قوتابخانە بکرێتەوە ئاخر مستەقبەلە. تۆش پێت باشترە؟ یعنی حەز دەکەی بخوێنی تۆش پێت باشترە؟ باشە کەوایە ئەمانە کۆمەڵی قوتابین لە یەکێک لە قوتابخانەکانی ناوەندی لە بەحەرکە دەخینن ئەمڕۆکە دەڵێ یەک دەرسمان کردووە لە یەک ڕەحلە دوو قوتابی دادەنیشێ ڕۆژانە ینی هەفتەی کە سێ ڕۆژە زۆر زار پشکنینیان بۆ دەکرێت دەڵێ کاکە پرۆسەی خوێندن ئیتر ئەو کەسەی باسی کەرەنتین دەکات لە قازانجی ئێمە نیە لەبەر داهاتوومان باشترە بخوێنین نەوەکو خوا نەخواستە بڕیارێک دەربچی بڵێن دەبێت دەرگای قوتابخانەکان دابخرێت. دکتۆر دلۆڤان قسە لەسەر ڤاکسینە ماوەیەکی زۆرە دەگوترێت ڤاکسینی کۆڕۆنە دەگاتە عێراق کڕیەتی دەگاتە کوردستانیش بابزانین ئەو ڤاکسینە کەی دەگات بۆ هەرێمی کوردستان؟ بەپێی ئەو زانیارەیە کە ئەمە هەمانە بڕیارە لە بیدایەتی مانگی سێ بگاتە هەرێمی کوردستانیش لە نێویان شاری هەولێر و ئێستاکەش ئامادەکاری کرایە لە بۆی ئەو کەسانی کە ڤاکسینەکە دەکەن دەورەی ڕاهێنانیان بۆ دەکرێتن لە نیهایەتی مانجی دووکەواتە زیاتر زانیاریەکان بەڵێ باشە چۆن دابەش دەکرێت؟ بەڵێ چێ وەری دەگری؟ بەپێی ئەو لیژنەیە کە لە وەزارەتی تەندروستی دانرایە پرایۆریتی یان ئەولەویەت لە بۆ کەسانە دانرایە کە پزیشکان و کارمەندانی تەندروستی بە تایبەتی ئەوانەی لەو شوێنانی کە هیچ دەکەن کە کۆڕۆنای تێدا چارەسەر دەکەن دوای ئەوەش
ئەو کەسانێک کەەوە تەمەنیان گەورەیە و نەخۆشی درێژخایەنیان هەیە و هەروەها ئەو کەسانی کە لە سلکی ئەمنی کار دەکەن ئەوانە زەڕورەتی ئەوەلین دوای ئەوەش ئەگەر هات و ژمارەکە زیادی کرد بە تەکید بەرنامەی نوێتریش دەبیتن. باشە ڤایرۆسە نوێیەکە لە کوردستان بڵاو بۆتەوە یان گەیشتۆتە کوردستان؟ تاوەکو ئێستاکە حالەتی تۆماکراومان نییە بەڵام دووسێ حالەتی گومان لێکراومان هەبوو بە پێی نیشانەکان و بە پێی ئەو هاتنەوەیان لە شوێنەکانی سەفەر بەڵام نردومانە بۆ دڵنیابوونەوە لەوەی کە ئایا ئەو پشکنی گومانە تەواوە یانە تاوەکو ئێستا ئەنجامەکەی نەگەیشتووە. باشە خەڵک تووشی دڵەڕاوە چێ بووە لە عێراق ڕێژەکە بەرز بووە لە تورکیا لە ئێران کوردستان سیرمان کرد دۆخەکەی مستەقڕە تقریبا مانگ و نیوەک زیاترە قسە لەسەر کەرەنتینەیە پێویستیمان بە کەرەنتینە هەیە؟ لە کاتی ئێستا پێویست نییە بەڵام بەپێی ئەو زانیاریانە ئەو دااتانەیە کە جەنابیشت ئاماژەت پێکرد بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق و لای خۆشمان تۆزێک زیاتر بووە لەوەی کە پێشتر هەبوو پێویست دەکا ئەگەر هات و ژمارەکان هێشتا زیاتری کرد ئەو کاتە پێویست دەکاتن دووبارە دیراسە بکرێتەوە لەلایەن لیژنەی باڵاوە بڕیاری نوێ لەسەر بدرێت. قوتابخانەکانی شەر بەردەوام دەبن قوتابخانەکان بەردەوام دەبن تاوەکو ئێستا بۆ ژمارە بێتن بەڵام گرنگترین ئەوەیە ڕێنماییەکانی تەندروستی جێبەجێ بکرێت. ئەوەش وا دەکاتن ژمارەکان کەمتر بیتون و بەردەوام بین لە خوێندن لە ژیانی ئاسایی بەبێ ڕاگەیاندنی کەرەنتینی نوێ. وەک بینیمان زۆرینەی زۆری کاسبکاران و هاوڵاتیان لە هەرێمی کوردستان نایەنەوێت تووشی کەرەنتینە بن دەڵێن پێویست ناکات کەرەنتینە بۆ دۆخی ئێستا پێویست ناکات باشتر وایە ڕۆژانە کار و کەسابەتی خۆمان بکەین و دەرگای قوتابخانە و زانگۆکانیش کراوە بێت. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت بۆ قۆناغی ئێستا پێویستیمان بە کەرەنتینە نییە چونکە خۆشبەختانە زیاتر لە مانگێکە دۆخی تەندروستی لە هەرێمی کوردستان سەبارەت بە کۆرۆنا مستەقڕە یعنی سەقامگیرە تاوەکو ئێستا ڕێژەکە وای نەکردووە بیر لە کەرنتینە بڕیاری کەرنتینەی ئەنداخستنی قوتابخانە و زانکۆکان بکەینەوە. باشترین چارەسەریش لە حاڵەتی زێدەبوونی ڕێژەی توشبوون بە ڤایرۆسی تازە بەستنی دەمامکە پابندبوونی هاوڵاتیانە بە پێچەوانەوە ئەگەر ڕێژەکە زیاتر بەرز بێتەوە وەک ئەوەی عێراق تورکیا ئێران ئەو کات ئەوان دەڵێن کۆبوونەوەیەک دەکەین بڕیار لە داهاتوو دەدەین بەڵام بۆ ئێستا کەرەنتینە نیە هاوڵاتیان دەتوانن بە ئاسوودەیی کار و کەسابەتی خۆیان بکەن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست پێ.